فراکسیۆنی کۆمەڵ لە 5 خولی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕۆڵی بەرچاوی لە خزمەتکردن و داکۆکیکردن لە خەڵکی کوردستان و مافە دەستوریەکانی بینیوە و باجی زۆریشی داوە. لە خولی یەکەمی پەرلەمانی عێراق مامۆستا محەممەد سەنگاوی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵ لەلایەن دەستێکی ڕەش لە بەغدا شەهید کرا. بەمەش کۆمەڵی دادگەری بووە تاکە حیزب کە پەرلەمانتاری لە بەغدا شەهید دەکرێت. پەرلەمانتارانی کۆمەڵ لە 5 خولی ئەنجومەنی نوێنەران لە ساڵی 2005 بۆ 2024 نمونەی نوێنەری سەرڕاست و خاوەن بەڵێن بوون و ئارکەکانی خۆیان بەرامبەر خەڵکی کوردستان و دەنگدەران جێبەجێ کردووە. لە دوای ساڵی 2014 و فرۆشتنی نەوت بە ناوی ئابووری سربەخۆ و دروستکردنی قەیرانی موچە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە، نوێنەرانی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵی زۆریان داوە بۆ ڕزگارکردنی موچە لە ململانەی سیاسی و دەرهێنانی قوتی خەڵک لە دەستی دەسەڵاتدارانی هەرێم و چارەسەرکردنی کێشەکانی نەوت و دارایی لەگەڵ بەغدا. پەرلەمانتارانی کۆمەڵ بەردەوام جەختیان لەوە کردوتەوە کە دەسەڵاتدارانی هەرێم دەستێکی ئەمین نین و نەوت و داهاتەکانی هەرێمی کوردستانیان بەتاڵان بردووە و پێویستە لەگەڵ بەغدا ڕێک بکەون و نەوت و داهاتی ناوخۆ بەپێی یاسا بەرکارەکان ڕادەست بکەن. ئەحمەدی حاجی ڕەشید کە لە هەردوو خولی 2014 بۆ 2021 پەرلەمانتاری کۆمەڵ بووە، یەکەمین پەرلەمانتاری کورد بووە کە لە ساڵی 2016ەوە کاری بۆ ئەوە کردووە موچە ڕاستەوخۆ لە بەغداوە بدرێت. ئێستاش ئەو هەوڵە بەپێی بڕیاری دادگای فیدراڵی بەرەو دەرێنانی موچە لە دەستی دەسەڵاتدارە شکست خواردوەکانی هەرێم دەڕوات. هەر ئەحمەدی حاجی ڕەشید بوو لە بودجەی ساڵی 2021 بۆ یەکەم جار لە لیژنەی دارایی پێشنیازی ڕاستەوخۆ مامەڵەکردنی پارێزگاکانی هەرێمی کوردستانی لەگەڵ بەغدا چەسپاند. بەڵام قوبات تاڵەبانی دژایەتی زۆری کرد بۆ لابردنی کە ئەو کات بە سەرۆکایەتی شاندێک لە بەغدا بوو. ئەحمەدی حاجی ڕەشید بۆ یەکەم جار لە ساڵی 2016 بۆ پرسی نەوت و موچە ڕێی دادگای فیدراڵی گرتەبەر و ئەو کاتە لەلایەن دەسەڵاتدارانەوە دژایەتی زۆر کرا. سەبارەت بە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجەش ئەحمەدی حاجی ڕەشید ڕۆڵی سەرەکی بینیوە. محەممەد تەمیم وەزیری پلاندانانی عێراق لە کۆبوونەوەیەکدا ئاماژەی بەوە کرد دەستپێکی هەنگاوەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە بە هەوڵی ئەحمەدی حاجی ڕەشید بووە. ئەو کاتەش کە ئەحمەدی حاجی ڕەشید لە ساڵی 2014 بۆ 2021 ئەندامی لیژنەی دارایی بووە، هەموو ساڵێک ناوی هەڵەبجەی لە یاسای بودجە جێگیر کردووە و بەڕەپارەیەکی بۆ دانراوە. کەچی لە ساڵانی دواتر کە ئەحمەدی حاجی ڕەشید لە لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران نەما، ئیدی بۆ یەکجاریش ناوی هەڵەبجە لە یاسای بودجەدا نەهاتووە. لەسەر ئاستی خولیێستای ئەنجومەنی نوێنەران سۆران عومەر ڕۆڵێکی کاریگەری هەیە و بەپێی راپۆرتی ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان کە چاودێری کاری پەرلەمانتاران دەکات، سۆران عومەر لە ڕووی بەدۆداچوون بۆ کاروباری هاوڵاتیان و نووسراوی فەرمی چالاکترین پەرلەمانتاری عێراقە لە سنووری پارێزگای سلێمانی. ئامەجگەلەوەی سۆران عومەر بەردەوام لە هەوڵی چارەسەری کێشەی موچە و جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵیە بۆ کۆتایی هێنان بە نەهامەتیەکانی موچەخۆران. بەشێک لە کارەکانی سۆران عومەر لە خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵدانی بەردەوام بۆ چارەسەری کێشەی موچە و ڕاستەوخۆ پێدانی لە بەغداوە. پەیوەندی و نووسراوی بەردەوام بۆ وەزارەتی دارایی عێراق بۆ بە بانکیکردنی موچە لە بانکە حکومیە فیدراڵیەکان. پێشکەشکردنی پرۆژە یاسای قەدەغەکردنی هاوڕەگەزبازی و
پەسەندکردنی لە ساڵی 2024 کارکردن بۆ بە هەمیشەییکردنی مامۆستایانی وانەبێژ فەرمانبەرانی گرێبەست و دامەزراندنی کارمەندانی گرێبەستی کۆمسیۆن و سێ یەکەمەکان هەوڵدان بۆ دابینکردنی بودجە بۆ بەنداوی دەڵگە لە سنووری قەزای پشدەر کە پرۆژەکە بەم زوانە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە دابینکردنی پێداویستی تەندروستی بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی لە هەڵەبجە دابینکردنی هاوکاری سەرۆکوەزیرانی عێراق بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی ڕانیە کارکردنی بۆ گواستنەوەی دۆسیە و موچەی زیندانیانی سیاسی بۆ سەربەخدا دابینکردنی کورسی شەحن و پێداویستی دیکە بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان و سەماعە بۆ نابیستان و دەرمان و پێداویستی بۆ نەخۆشانی تالاسیمیا کارکردن لەسەر دۆسەی سپیکردنەوەی پارە و بە قاچاقبردننی دۆلار کارکردن لەسەر بەتاڵانبردنی نەوتی هەرێم و نادیاری داهاتی 26 مەرز لە هەرێم دەرەنجام پەرلەمانتارانی کۆمەڵ لە 5 خولی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەگەرچی بە ژمارە کەم بوون بەڵام بەقەت فراکسیۆنێکی گەورە خزمەتیان کردووە و کاروبارەکانی هاوڵاتیانیان ڕاپەڕاندووە و داکۆکیان لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان کردووە.